ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامە جوان و قەشەنگەکەی ڕۆژ باش. ئەم ڕۆژ هاتمۆلاتان کە سەرەتا ڕۆژی هەفتەیە بە گوتینێکی زۆرەوە تا بتوانین سەرەتای ڕۆژەکەمان بەخۆشی و بە پڕ چالاکی و بە پڕوزەوە دەست پێ بکەین. پرۆگرامی ڕۆژ باش پڕە لە بابەتی هەمەڕەنگ سەرنجڕاکێش و زانیاری بەسوود. تۆی بینەر تۆی بیسەر ئەگەر ئامانجێکت هەیە ئێستا هەستە و دەست پێ بکە. ئێستا نەزووە نەدرەنگە بۆیە هەمیشە بە بیرتانەهێنینەوە کە گەیشتن بە ئامانجەکان نزیکە تەنها هەوڵدانیەوێت. ئێمە لە ڕێگەی بەرگە و بابەتەکانی ڕۆژ باشەوە بێگومان و بیرتانەهێنینەوە هەر کارێک کە ئەمانەوێت بیکەین لە هەنگاوی یەکەمەوە دەستپێکردنی ئاسانە. هیچ کات مانەوە لە ناو دۆخێکی خراپدا بەردەوامی نادات بە ژیانمان چونکە ژیان ناوەستێت بۆیە ئێمە بە بەردەوام بین. بۆیە لە ڕێگەی ئەو بابەتانی کە ئامادەیەکەین یاخود هەر بابەتێکی سەرنجڕاکێشی دیکە بێت ئێمە توانین لەگەڵ ئێوەدا هاندانێکمان هەبێ بۆی ژیان بەردەوامتر و جوانتر بکەین. سەرەتای پرۆگرامەکەمێ باسی بکەم کە تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان باسکردنە لەوەی کە مەڵبەندێک یاخود بنکەیەکی تەندروستی تایبەت بە فریاکەوتنی ژنان و منداڵان نەکرێتەوە لە ڕاپەڕین دواتر گفتوگوی زیاتری سەرەکەین لەگەڵ میوانەکەماندا بەڵام لە بیری ناکەین پێش ئەوەی دەست بکەم بەو بەرگە و بابەتانە بە کورتێک لە هەواڵە ناوخۆی و گیانەکان دەست پێکەم. سەرۆکی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت بەبێ ڕێکەوتن ناگەڕینەوە. قوبات تاڵەبانی سەرۆکی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دانوستاندن لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕایگەیاند تا ئێستا هیچ ڕێکەوتنێکیان نەکردووە و گەیشتوونەتە تێگەیشتنی باش ڕاشی دەگەێنێت گەشتبینن دەگەنە ڕێکەوتن و بە شکستەوە ناگەڕێنەوە. ئاماژەی بەوەش کرد کێشەی نێوان هەولێر و بەغدا سیاسی و دەستورین و نابێت بۆ ئاستی تاک و هاوڵاتیان شۆڕ بکرێتەوە. بڕیارە ئەمڕۆ شەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ بێتەوە و دەنگ لەسەر پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بدات. دوای دواخستنی چەندین کۆبوونەوە بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بڕیارە ئەمڕۆ شەممە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە دانیشتنێکی تایبەتدا دەنگ لەسەر پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2021 بدات. لەلایەکی دیکەوە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەو ڕەشنووسەی ئەو پرۆژە یاسایی تایبەت بە بودجە ڕەت دەکاتەوە کە لە میدیاکان بڵاو کرابووتەوە و نیگەرانیشە لە دزە پێکردنی پرۆژە یاساکە. یەکێتی ئەوروپا بڕیاری کورتێنان لە بودجەی ساڵی 2021 عێراق لە 100 تریلیۆنەوە بۆ 58 تریلیۆن کەم کراوەتەوە. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بۆ کوردستان 24 ڕاگەیاند بڕی کورتێنان لە بودجەی ساڵی 2021 عێراق 100 تریلیۆن دینار بووە بەڵام دوای گرتنەبەری چەندین ڕێکار و کۆبوونەوە توانراوە بڕی کورتێنان لە بودجەی ئیشتی بۆ 58 تریلیۆن دینار کەم بکرێتەوە. پێشتریش گوتەبێژی حکوومەتی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند وردەکاری پشکی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی داهاتوودا جێگیرکراوە و هەیە. یەکێتی ئەوروپا هۆشداری سەپاندنی سزای زیاتر بەسەر تورکیادا دەدات. جۆزێپ بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپا ڕایگەیاند دەبێت تورکیا واز لە کردداری شەڕخوازی دژی یەکێتی ئەوروپا بێنێت. ڕاشی گەیاند ئەگەر تورکیا لە سیاسەتانەی ئێستا بەردەوام بێت سزای زیاتری بەسەردا دەسەپێنن. ئاماژەی بەوەش کرد گەڕان و چاودێری تورکیا لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و ڕەوشی ناوچەکەی ئاڵۆزتر کردووە. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایدەگەێنێت سەرەتای ساڵی نوێ ڤاکسین لە وڵاتانی هەژاردا بەش دەکرێت. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند میکانیزمی دابشکردنی ڤاکسینی دیشە کۆرۆنا دەستنیشان کراوە و نزیکەی 2 ملیار ڤاکسین بۆ وڵاتانی هەژار و کەم دەرامەت میسۆگەر کراوە. ڕاشی دەگەێنێت دەیانەوێت ڤاکسین لە 190 وڵاتی جیهان دابش بکەن بۆ ئەوەی ئەو پەتایە کۆنتڕۆڵ بکەن. پێشبینیشی کرد لە چارەکی یەکەمی ساڵی 2021ەوە ڤاکسین لە وڵاتانی هەژار دابش دەکرێت. ئەپلیکیشنی ئینستاگرام لە چەند وڵاتێک لە کار کەوت ماڵپەڕی داون دێتی کرد
کە تایبەت بە چاودێری خزمەتگوزاری تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاوی کردەوە ئەپلیکیشنی ئینستاگرام لە ئەمریکا، کەنەدا، ئەڵمانیا، ئێران، مسر لە کار کەوت. ئاماژی بەوەش کردووە کاتێک بەکارهێنەران لە وڵاتانە ئەپلیکیشنی ئینستاگرام دەکەنەوە ڕاستەوخۆ دادەخرێتەوە. ماڵپەڕی داون دیتێکتەر جەخت دەکاتەوە کێشەکە کاریگەری لەسەر بەکارهێنەرانی ئەو تۆڕە لە هەموو جیهان دەبێت. ئەمەش کورتێک بوو لە هەواڵە ناوخۆی جیهانیەکان و ئێستش بەردەوامی دەدەم بە بڕگە بابەتەکانی دیکە. بێگومان یەکێک لەو کارانەی کە ئەمرۆڤە بێت زۆر تێدا پش و درێژ بێت زۆر ئارام بگرێت و کاتێکی باشیشی هەبێت ڕاوکردنی ماسیە چەنەکارێکی زۆر خۆشە بە تایبەت بە قولاب نەک بە تۆڕی گەورە چونکە ئەو کاتێکی زۆریەوەی ڕۆژانەش هاوڵەتێکی زۆر بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و دابینکردنی بژێوی ژیانیشان لە هەمان کاتدا جگەلەوەی چێژ ئەبینن لە ڕاوکردنی ئەو ماسیە. دوورکەوتنەوە لە جەنجاڵی شار و دوورکەوتنەوە لەو هیلاکی و ماندووێتی ڕۆژانە هاوڵاتیانی دەربەندی خان یاخود هاوڵاتیان لە شوێنەکانی دیکەشەوە ڕوەکەنە دەریاچی دەربەندی خان و بە قولاب ماسی ڕاوەکەن. هەرچەندە ژمارەی ماسیەکان لە دەریاچەکەدا بەردەوام لە کەمبوونەوەدایە پێدەچێت بەهۆی وەرزەکەەوە بێت یاخود زۆر ڕاوکردنیەوە بێ، بەڵام دیمەنی ڕاوکردنی ماسیەکان بە قولاب جیاواز و ناوازەیە. چەند ساڵێکی شەخواز لەسەر گۆشتی ماسی لە هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە. بابم بەیانێ بەبیرتان بێنمەوە کە گۆشتی ماسی چەند خۆشە و بە چەندین جۆر و شێوە ماسی بەخێوەکرێت و ڕەوانی بازاڕەکان نەکرێت بە هۆی کە ئەو هەموو خواستەی لەسرە. با ببینین بزانین ڕاوکردن بە قولاب چ چێژێکیە لە هەوڵاتیان. هەموو خەڵکێکێت بۆ ڕاوەماسی لەم دەریاچەی دەربەنیخانە ئەوەی ئیشی ڕاوەماسی و ڕاوەماسی نییە ئیشی ڕاوەماسی نییە هەرێت ڕاوەکە ڕێلەوەکانی ترەگرێت بە نسبەتی ئەم بەحری دەربەنیخانە و ئەنوا خەڵک ڕووی تێکات بۆ ڕاوی ماسی خەڵک جاری وایە یەت کۆمەڵێکی یەت ئەوانەی کە مێنیان ڕاوەماسی نییە یەن بۆ دەریاچەی دەربەنیخان بێتاقەتن یەن بۆ بێتاقەتی خۆیان بۆ ماسی گرتن تر خوا ڕزقی هەموو کەسێک بدا دەیدات و ڕوان ڕزقی نەدا نادا. ماسی تۆڕ کەمە کە ئاگاتە کاتی ئەوەی ڕای قولاب دروستە بێ ڕای قولاب بەس ئەنواع ماسیە گیرێت بە قولاب سوورە کوڵە بزە ئەمانە بە قولاپە گیرێت بەس سەرەتای ئەگاتە کاتی زستان بە نسبەتی ئەوەی سا لە بەدەراجێ دەربەنیخانە باران نەباریوە کە باران نەبیری نەبارێت ئاو پیسە ماسی هەر نییە حالیەن لە مانگی 12 ماسی بە زۆری هەر کەمە هەر نییە نە قولاب و نەتۆڕ. بێگومان چێژێکی خۆشی هەیە جاگەر بۆ جیا لەوەی کە بۆ بژێوی ژیان بێت و بۆی کە کۆ بکرێتەوە بنێرێتە بازاڕەکان بە مەبەستی فرۆشتنیان ئەوە خۆی ئەگەر کات هەبێ بۆ ڕاوماسی کاتێکی خۆشە بەڵام لە بیری نەکەین هەر کاتێک کە ئێمە ماسیەک ئەخۆین ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن ژینگە پارێزین بۆ لەبەرەوەی ئەو ژینگەی کە ماسەکەی تێدایە ئەو ئاوەی کە ماسەکەی تێدایە بە خێو کراوە یا خۆ تێدا ژیاوە بێگومان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو ئەو مادە پلاستیکی یاخود هەموو ئەو مادە خراپ و زیان بەخشانە هەیە کە تێکەڵی ئاوەکە بن و دوجار ئەگەڕێتەوە بۆ ئێمەش
ئەوە وتەی پسپۆڕانە کە شیبوونەوەی هەموو ئەو خۆڵ و خاشاکەی لە زەویەوە دووبارە ئەچێتەوە ناو دەریاچەکان هەمووی ئەچێتەوە ناو ئەو ماسیانە و زیانی ڕاستەوخۆی بۆ ئێمابێ بۆیە هەمیشە ئاگاداری ژینگەکەت بە تا خواردنێکی تەندروستە دەست بکەوێت. ئێستا باسی واکەین ئێمە لەم وەرزە زۆر تووشچاری کۆکین ئەبینەوە. ئەوە هۆکارەکانی کۆکەش یاخود چارەسەریەکانی بێگومان هەمیشە باسەکرێت کە کۆکین ڕاستە پرۆسەیەکی ئاساییە وە سروشتیە و بۆ پاکردنەوەی بۆریەکانی هەناسێ لە کاتێکە دروست هەبێکە ئێمە بۆمان کردوون بە چەند خاڵەیەک یاخود باسیەوەکەم کە بەهۆی چیەوە ئەو کۆکەیە دروستە بێت و چارەسەرەکانیشی چین کە کۆمەڵە لە پزیشکانی هۆڵندا ئەو هۆکارە و هۆکارەکانی توشبوون بە کۆکان خسۆتە ڕووە چارەسەرەکانیشی لە هەمان کاتدا کە کۆمەڵە پزیشکی خێزانی هۆڵندا چەند هۆکارێک بۆ چارەسەری کۆکەکەش ڕوونەکەنەوە کە دیارترینیشیان ئەوەیە کە بەسەرەتا باسیەوە بکەم کە هۆکارەکانی چی دواتر باسی چارەسەرەکانێکین. هۆکارەکانیشی یەکەم هۆکاری کۆکە ئەوەیە هەوکردن لە کاتی سەرمادا بێتە هۆی کۆکە هەر کاتی سەرمامان بوو ئەکۆکین. جگەلەوە بەرکەوتن لەگەڵ مادەکانی کیمیایی وەک کلۆر و ئامۆنیا یاخود مۆادە پاکەروانی کە ڕۆژانە بەکارێنین جگەلەوە گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە بۆ قوڕێک زۆرجار کەسانێک ترشەڵۆکی گەدەیان هەیە و ئەبێتە هۆی دروستبوونی کۆکە. دووکەڵی ئۆتۆمبیل و تۆز دەبنە هۆی کۆکە ئەمە پەیوەندی ڕاستە خۆی هەیە بە کۆکینەوە و هەروەها هەوای زۆر سارد و زۆر گەرم تووشی کۆکەشمانەکات وەجگەلەوانە هەر ئەمە هۆکارەکان بوون کۆمەڵی پزیشکی خێزانی چەند چارەسەرێکیشی بۆ کۆکە دەست نیشان کردووە. بێگومان هۆکاری دیکەش هەیە بەڵام لەگەڵیشیدا ئەم چارەسەرانە کراونەتە ڕوو کە گرنگیدان بە هەوای پاک و پاک و خاوێن لە ماڵەوە و شوێنی کارکردنیش لە هەمان کاتدا و هەروەها خۆپاراستن و دوورکەوتنەوە لە شوێنی داخراو. بێگومان ئەو شوێنانی کە داخراو ئۆکسسیجینیان کەمترە بێتەوە ئاکات ئێمە زۆرتر بکۆکین و هەروەها لە کاتی خوران و هەستیاری قوڕک شتێکی گەرم خۆرەوە یاخود ئەگەر زۆر گەرمیش نەبێ شتی سارد مەخۆ و کونەلووتەکان بە خوێاو پاک بکەرەوە بۆ ئەوەی کۆکەکەمان کەم بێتەوە ئەمە بەشێک بوون لە چارەسەرەکان. بۆ هیوام هەمیشە تەندروست باش بن. 8 ڕۆژە هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆڕۆنا لە دەڤەری ڕاپەڕین تۆمار نەکراوە بێگومانەوە هەواڵێکی خۆشە کە لە سەرەتای ڕۆژەکەی بیستین و هاوکات لەگەڵەوەی کە هیچ حاڵێکی کۆڕۆنا نەبووە یەکەیەکی فریاکەوتنی منداڵان و ئافرەتان لە ڕانی ئەکرێتەوە بۆیە ئێمە ئەو بابەتەمان بە گرنگزانیوە و میوانداری بەڕێز دکتۆر دیار ئیبراهیم کە بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕینە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵم دەبێت بەیانیت باش دکتۆر ڕۆژێکی باش دەست پێ بکەی پێمان بڵێ ئەم سنتەرە یاخود پێشەوەی باسی سنتەرەکە بکەین بزانین هۆکارەکان چی بووکە سپاس بۆخوا بەو ڕێژە زۆرە کۆڕۆنا کەم بۆتەوە هیچ حاڵەتێکی توشبوون نەبووە لەو دەبەرە. بەڵێ بەیانی باش بانی ئێوە بینەرانتان باش ئێمە لە سەرەتای دەست پێکردمانەوە لە ئێستا ئێمە لە هەوڵی ئەوە دابووین کە لە سەرڕای هەڵمەتە پارێزەکانمان سەبارەت بە ڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری داری ڕاپەڕین ماوەی بۆ تەواوی ئەو هەڵمەتانەمان چڕ کردبەوە لە هەموو شوێنەکان لە هەموو شوێنێ تەنها لە سنتەری ئیداری سنتەری قەزای ڕانیە و سنتەری قەزای پشدەر نەبوو بەرەو ناحیەکان و بەرەو گوندەکان و لە نزیکەوە لەگەڵ کەسایەتیەکانی سنوورەکە بە بەردەوامی باسی ڕوونکردنەوەکان لە نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆنامان دەکرد. ئەو بۆ ڤایرۆسی کۆڕۆنا لەم سنوورە توانیمان دەست بە پشکنی بکەین بۆ هاوڵاتیانەی کە لە ڕێگەی پزیشکەوە دەنێردرێن و هاوڵاتیانیش بە هۆی هۆشیاری خۆیان دەتوانن بڵێن بەشێکی زۆریان نیشانەکانی ڤایرۆسی کۆڕۆناشان لێوە دەردەکەوت بەڵام بە خۆیانەوە دەیانزانی کە بەرکەوتن و خۆیان دەپاراست لەوانتر بۆ ئەوی نەبێتە هۆی تەشەنەکردنی زیاتر لە سنوورەکە. و لە هەمان کاتیش ئێمە لە ناوەند تەندروستیەکان لەگەڵ پزیشکانی بەڕێزی تایبەتمەند ئەو داواکاریانی کە هەبوو ئەو پێویستیانی کە هەبوو بۆ ئێمە بتوانین هەم لە خۆپارێزیەکە و لەلایەنە چارەسەرەکەی بتوانین هەنجام بکەین و خزمەتێکی زیاتر لە سنوورەکە پێشکەش بکەین. ئەوەی جێ دڵخۆشیە لەم ماوەیە دەتوانم بڵێم چەند ڕۆژێکە لە سنووری ئێمە ڕێژەیەکی زۆر کەم بەرکەوتی ڤایرۆسی کۆڕۆنایە ئەوە دەتوانم بڵێم ئێمە لە ناوەندی پشکنین لە کاتی ئێستادا ڕۆژی وایە هیچ هاوڵاتیەک نییە کە سەردام کە بۆ ئێمە نمونەیان لێوەربگرین
ئەمەش جێ دڵخۆشیە و ئاواتە خوازی کە ئەو ڕێژانە هەروە بەکەمی بمێنێتەوە بتوانین خزمەتی زیاتر لە بوارەکانی تر بە هاوڵاتیان بکەین. بەڵێ دکتۆر دیار ئەمە بەنسبەت کۆرۆناوە یاخود توشبوانی کۆرۆنا بەگشتی دۆخی تەندروستی لەو دەڤەرە چۆنە لە ڕووی نەخۆشیەکانی دیکەشەوە؟ بەڵێ بەگشتی ئەوە ئێستا ئێمە توانیمانە لە نزیکەوە کۆبنەوە لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەکان و مەڵبەند تەندروستەکان و بنکەکان و سنتەرەکان بکەین و لە نزیکەوە کە کەم و کورتەکانیان بزانین بەپێی زۆرورەتی شوێنەکان بەپێی زۆرورەتی شارەکان و نەخۆشخانەکان و مەڵبەند تەندروستەکان هەوڵمان داوە بیان خێنە ئەولەوەتی کارەکانمان ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لەوانە بێ بەشێکی لە ڕاگەیانەکان بڵاو بۆتەوە کۆمەڵێک ئامێری پێویستم بە پشکنین بۆ نەخۆشخانەی حاجیاوە بۆ نەخۆشخانەی چوارقڕنە بۆ ناو نەخۆشخانەی ڕانیە بۆ قەڵاتزێ بۆ سنووری پشدەر بەگشتی توانیمانە بۆیان دابین بکەین کۆمەڵێک دەرمان و پێداویستی پزیشکیە بۆ ڕاوێژکاریەکان بۆی بتوانین لەوێەوە خزمەتێکی زیاتری هاوڵاتیان بکەین لە نزیکەوە لەگەڵ ڕاوێژکاریەکانی سنوورەکە کۆبوونێتەوە و بۆ لە نزیکەوە لەگەڵ دکتۆرەکانی خۆیان کە ڕۆژانە چ دەرمانێک دەنووسن چ پێویستێکیان هەیە بۆ تاقیکەکان بتوانین خزمەتیان بکەین. و لە هەمان کاتیش لە بواری تیشک ئێمە لە ئێستادا ئامێری سیتیسکان ئێمارایی و سنتەری تیشک بە شێوەیەکی زۆر بەرچاو خزمەتێکی باش پێشکەش بە هاوڵاتیان دەکات. بەڵام دەتوانم بڵێم ئێمە لە بۆ ساڵی داهاتوو کۆمەڵێک پلانمان هەیە کۆمەڵێک شوێنی ئەساسی ترمان هەیە دەتوانین بڵێن بیک هەم بکرێتەوە هەم پەرەی زیاتری پێ بدرێت چونکە بەڕاستی ئەو شتانی کە ئێستا ئێمە مەبەستمانە بۆی بتوانین لە ساڵی داهاتووەوە تەرکیزکەینە سەر ئەو پێویستیانی کە هاوڵاتیان لە پێویستیانە ڕۆژانە ئەو پشکنیانەی کە ڕۆژانە دەیکەن لە تاقیەکان ئێمە وا دەکەین بەردەست بن لە ناوەندە حکومیەکان و چ لە بەیانیان چ لە ڕاوێژکاریەکانی ئێواران خەڵک بتوانێت سوودی لێ ببینێت. و لە هەمان کاتیش ئەو پێداویستیانی دۆک و دەرمان وەکو ئەمبولانس وەکو پێویستەکانی ناو ئەمبولانس و پێداویستەکانی فریاکەوتن ئەمانە هەموو لە ئەولوتی کارەکانی ئێمە و بەپێی تواناش توانیمانە بەشێک دابین بکەین بەڵام دەتوانم بڵێم جارش ماومانە کە ئێمە تەواوی شتەکانیان بۆ دابین بکەین. بەڵێ دکتۆر دیار باسیەوەکەی کە تەواوی ئەو شتانەتان دابین کردووە لەگەڵەوەی کە ئاماری توشبوون بە کۆرۆنا کەم بۆ تۆ یاخود نەماوە و سنتەرێکی تایبەت بە کۆرۆناش لە ڕانیە داخراوە یا بڵێن لە ڕاپەڕین داخراوە ئێوە ئەو توشبوانی دیکە کە ئێستا هێشتا بڵێن ماویانە چارەسەر بکرێن چۆنن بارودۆخیان چۆنە بەرەو باشتر چووە یاخود پێویست ناکایتر لە سنتەرەکانە بمێنەوە ژمارەشیان چەند بوو؟ ئێمە هیچ سنتەرێکمان تا ئێستا لە سنووری دارە ڕاپەڕین دانەخستووە یەک سنتەرمان هەیە سنتەری نەخۆشە گواستراوەکانە هەتا ئەم کاتی ئێستا ئێشمەتیدان نەخۆشیان هەیە دوێنێ تا ئێستا حەفدە نەخۆشی لێیە بەڵام ئێمە لە بەرنامەمانە کە دای بخێن لەبەر ئەوەی سنتەری نەخۆشخانەی ژیان دەکەینەوە ئەم نەخۆشخانەیە لە ناحیەی چوارقڕنەیە لەلایەن خێرخوازانەوە بینایەکەی بۆ دروست کراوە و لەلایەن جەنابی هاوسەرۆکی نیشتمانی کوردستانیش تەواوی پێویستەکانی بۆ دابین کراوە. بەڵێ بە چه میکانیزمێک دکتۆر دیار واتان کرد کە ئامارەکانی کۆرۆنا زۆر کەمتر بێت و یاخود هەر نەمێنێ جگەل لە هاوکاری هاوڵاتیان یاخود پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ئێوە چیتان کردووە تا لەو دەڤەرە بەو شێوەیە ئەو ڤایرۆسە کۆنتڕۆڵ بکرێت؟ بەڵێ ئێمە لە پێویستەکانی کۆرۆنا لە بابەتی کۆرۆنا وەکو ئێمە هەلە سەرتاوە دەتوانم باسی بکەم یەکێکیان هەڵمەتی خۆپارێزیە ئەوە کە بە شێوەیەکی زۆر چڕوپڕ ئیشمان لەسەری کرد و لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە کۆبوونەوەمان لەگەڵیان کرد و پشتیوانیی زۆر باشیان کردین لە خاڵی دووەم دەبێت بڵێم چارەسەریەکەیە دابینکردنی ئامێری هەناسەدان دابینکردنی بوتڵی ئۆکسجین دابینکردنی دەرمانی پێویست بۆ ناوەندی بۆ سنتەری کۆرۆنا هەم لە ڕانیە هەم لە قەڵازێ ئەمانە هەمووی کە پێویستی زەڕوریەکان بوون ئێمە توانیمان بۆیان دابین بکەین لەم ماوەیە چونکە لەوان لە پێشتر ئەگەر ئامێرێکمان هەبوو ئێمە کرمان بە 5 ئەگەر لە ئەوەی لە خەڵاتزێ ئامێرێکمان هەبوو کرمان بە 3 بۆی لەو ڕێژەوە خەڵکێک هەبێ سوودمە ببێت لەو ئامێرانە بەڵام ئەوی ئێستا ئەوڕۆ دەیکەینەوە نەخۆشخانەیەکی تایبەت بە چاودێری ورد و نەخۆشە گواستراوەکانە کە ئەمە بۆ کۆڕۆناش توانین سوودی لێوە بگرین 90 ژووری چاودێری چڕە 90 ژوورە و تەواریەکی دەژووری ئەویش بە هەمان شێوە تەواوی ئامریکانی چاودێریکردنی تێدا هەیە. گرنگی کردنەوەی ئەم یەکەی فریاکەوتنە چییە یەکەی فریاکەوتنی منداڵان لە ڕانیە گرنگیەکەی چییە بێت؟
بەڵێ ئێمە لە ناو نەخۆشخانەی منداڵان و منداڵبوونی ڕانیە ئێمە دەتوانم بڵێم پێشتر لەوانەیە کە نەخۆش هاتبێ شوێنێک نەبووە ڕاستەوخۆ سەردانی بکات شوێنێک بێت لەوانەوێت لە ناو قاوشەکان نەخۆش بیندرابیان لە ژوورێکی بچووکەوە بیندرابێت لە ناو نەخۆشخانە بەڵام ئێمە هەوڵەکانمان بۆ ئەو بوو کە فریاکەوتنێک هەبێت بۆی هەر هاوڵاتیەک دێت ڕاستەوخۆ بێتە ئەو شوێنە ئێمە لەو شوێنە لەگەڵ منداڵپارێزی کوردستان کە سەردانیان کردین بە پێویستمان زانی کە ئەم تەواو فریاکەوتنە بکەینەوە و هەمیش پێداویستەکان لەلایەن منداڵپارێزەوە بۆمان دابین دەکرێت و ئەو بەشش بۆ ژنا سوودی لێ دەبیندرێت و بۆ منداڵانیش بە تەواوی ئامێرەکانی هەناسەدان ئامێری ئینکوبەیتەر ئەوەی خودەج و ئامێرەکانی تری وەکو دیسی شۆک و ئۆکسجین و پێویستەکانی ناو فریاکەوتنێکی تەواو بۆ ئێمە بتوانین لەو سنوورە کە هاوڵاتیەک سەردانمان دەکا ڕاستەخۆ سەردانی ئەو شوێنە بکات لەوێەوە بڕیار بدرێت بۆ چه قاوشێک بچێت یان بۆ ماوەیەکی کاتی بمێنێتەوە بەڕێ بکرێت. باشە دکتۆر دیار پێشۆی ئەم یەکێ هەبێت چ گرفتێکی بۆ ئێوە وە بۆ هاوڵاتیانی ئەو ناوچێش دروست کرده بوو کێشەکانتان لە نەبوونی خزمەتگوزاریەدا کە ئێستا لەو یەکەیە هەیە چی بوون؟ بەڵێ بەشی زۆری ئەو منداڵانە ئەو ژنانەی بە تایبەتی ئەوانەی دووجیانن لەوانە بێت لە زۆر حاڵەت کە هاتبن ئەو شوێنە کە نەبووە ڕاستەوخۆ سەردانی بکەن بۆ نمونە زۆربەی منداڵان لەوانە بێت سەردانی فریاکەوتنی گشتیان کردبێ ناو نەخۆشخانەی گشتی ڕانیە بەڵام بۆ داهاتوو کە ئێمە لەوێ شوێنێکی گونجاو هەبێت هەم پزیشکی منداڵ لەوێ هەیە هەمی شوێنە کە تایبەت دەوێت بە منداڵان لەوێوە قاوشی منداڵانیشی لێیە بۆ داخلکردنیان دەتوانرێت لەوێ بۆ حاڵەتانەی کە پێویست بە دکتۆرێکی منداڵان بیبینێ لەوێوە زۆر بە ئاسانی هەم دابدرێت و هەم پێویستەکانی بۆ دابن بکرێت بە تایبەتیش بۆ منداڵانی تازە لە دایک بوش لەوێوە زۆر بە ئاسانی لە ڕێوە ئامێرانی کە ئێمە لەوێ دابینی دەکەین و دوو لە کارمەندەکان لەسەر ئامێرەکانی هەناسەدان لە سلێمانیەوە ڕاهێنانیان پێ دەکرێت بۆ ئەوی بتوانن لێرەش هاوشێوەی فریاکەوتنی سلێمانی منداڵان لێرەوە بە هەمان شێوە سوود بۆ منداڵانی ئێرە بگەندرێت چکە بەڕاستی ئێمە زۆر حاڵەت وە هەبوو لەوانە بێت تەنها بۆ ئامێری هەناسەدان منداڵ هەبوو بێ لێرەی حالە کراوێ بۆ سلێمانی بە حکمی ئەوەی کە نەبووە یان بەکاریان نەهێنراوە ئێمە لێرەوە کە ئێمە ئەو ڕێگایە کەم بکەینەوە هەم ڕێگا کەمکردنەوەکە بۆ هاوڵاتیان پێویستە هەم بۆ ئێمەش دەتوانین لەو ناوەن تەندروستیە لە ڕێژەی حالەکردن و ناردنە دەرەوەی نەخۆش بۆ دەرەوەی ئیداری ڕاپەڕین کەم بکەینەوە. بەڵێ کەواتە ینی ئێوە خزمەت بە هەموو دانیشتوان یاخود سنتەری ڕانیاکەن یاخود دەڤەری پشدەری ژەگرێتەوە. نەخێر ئەوە بۆ هەموو دەڤەری ڕاپەڕینە ئەم تەواریە بۆ هەموو دەڤەری ڕاپەڕینە بەبێت جیاوازی ئێمە هەر منداڵێک سەردانمان بکات ئێمە لەوێەوە تەواوی ئەو خزمەتانی کە لەبەردەست بن بۆیان جێبەجێ دەکەین. بەڵێ دکتۆر دیار لە سەرەتاوە ئاماژەت بەوە کرد کە پلانێکی تۆکمەتان هەیە بۆ ساڵی داهاتوو هەم لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا هەم لە کەتی تەندروستی لەو ناوچەیە ئەو پلانە چییە و بە چ مکانیزمێک بەڕێوەیە بن؟ بەڵێ ئەوەی کە ئێستا ئێمە لە پلانی ساڵی نوێمان ئەوەیە کە ئێمە بتوانین لە سنوورەکە کۆمەڵێک کەم و کورتی لەوانەیە هەبێت پێویست بێت ئێمە چاوی بخەینە سەر و ئیشی لەسەر بکەین چونکە بەڕاستی ئێستامە لە سنووری داری ڕاپەڕین دەتوانم بڵێم هەتا ئێستا هیچ تاقیگەیەکی خۆراکی لێ نییە دەتوانم بڵێم تاقیگەی مرکزیمان هەیە بەڵام پێویستمان بەوەیە فراوانکردن و تەتەوەرکردنی زیاتری پێ بکەین لە ئەنجامدانی ڕێژەی پشکنینەکان ئێمە لە هەمان کات تاقیگەمان هەیە لە ناو 6 نەخۆشخانەی گشتی لە سنوورەکە لەوانە بێت هەموو ئامێرە پێویستیانی کە لەبەردەستن بۆی هاوڵاتیەک لە حەجیاوە نێت بۆ ڕانێ یانە لە چوارخوردنەوە نێت بۆ ڕانێ ئێمە هەوڵ دەدەین لەو شوێنانەوە پێداویستەکانیان بۆ دابین بکەین ئێستاوی ئێمە لەبەردەستمانە کۆمەڵێک لەو نەخۆشخانانە ئامبولانسەکانیان تەواوی پێداویستەکانی تێدا نییە ئێمە لە هەوڵدا دەبین بۆ ئەوی پێویستانیان بۆ دابین بکەین سیستەمی کردنەوەی نەخۆشخانەی ڕانیە ئێستا ئێمە لە هەوڵداین کە لەوێوە احتیمامێک بدەین بەو شوێنە بۆی سیستەمی ئۆکسیجینی مرکزیان بۆ دابنێن و لە هەمان کات ئەو نەخۆشخانە نوێی کە ئێستا دەکرێتەوە ئەمڕۆ دەیکەینەوە دەمانەوێت بکەینە دوو بەشێکی هەناوی و بەشێکی چاودێری چڕی بۆ هەموو حاڵەتەکانی مێشک و دەماریش ئەگەر هات و ڤایرۆسی کۆڕۆنامان لەسەر نەما ئینشاءڵڵا. بەڵێ دکتۆر دیار پێویستانە بێ بە چەند زیادکردنی چەند پزیشک چەند کارمەندی تەندروستی بە تایبەت کە ئێوە سنتەرێکی واکەنەوە ئەوەتان چۆن ڕێکخستووە؟ ئێمە وەکو ڕێخستنەکە بەتاکید پێویستمان بە پزیشک دەبێت بەتاکید پێویستمان بەڵام ئێمە بە ئێستا خۆمان لە کاتی ئێستادا پزیشکی هەناویمان هەیە
ئەو پزیشکە هەناویە بە ڕێزانە کە چاودێری سنتەری کۆڕۆنا دەکەن بە هەمان شێوە لەوێوە خزمەتەکە دەکەن بۆ داهاتوو و لەوێوە هەم بۆ سنتەری کۆڕۆناکە هەم بۆ بەشی هەناویش لەوێ دەتوانن دەوری خوان بین. ئێمە کۆمەڵێک کارمەندی خۆشمان هەیە، کۆمەڵێکیشمان لە ئێستادا نەقل کردووە بۆ ئەوانەی کە لە شوێنی ترەوە هێناومانن بۆی بتوانین لەو ناوەندە خزمەتێکی باشتر بکەین. بەڵام ئێستاش هەر لە پلانمانە ئەگەر داواشمان کردووە کە ئەو ڕێژەیە کە هەیە بۆ دامەزراندن گرێبەستی کاتی هەیە ئەوانش هەر لەوێ دادنین و بۆ داهاتووش کە لەوانە بێ چەند داواکاریەکی تر هەبێت هەم لەلایەن وەزارەتی تەندروستی هەم لە ئێمەشەوە بۆ ئێمە بتوانین زۆربەی ئەو بڕوانامەیان بڵم ئەو پسپۆرە تایبەتانە لەوێ دابنین. بەڵێ دکتۆر دیارباسی ئەوەت کرد تاقیگەی خۆراک چۆنە و ئەتانوێت بەچێ نیتانە یاخود ئەتانوێت بە چه میکانیزمێک کار بۆ ئەو بکەن یاخود چۆن کارتان کردو بۆ کوالیتی خۆراکەوە پێشتر لەو دەبەرە لەم سنوورەکەی بەڵێ هەر لێرە دەتوانم بڵێم بەشی هەرە زۆری ئەو خۆراکانی کە لێرە بتوانێت نمونە وەربگیرێت و پشکنینی بۆ بکرێت دەبێت ڕوانەی سلێمانی بکرێت لەوێەوە پشکنین بۆ خۆراکان بکرێت و لەوانەی کاتێکی زۆری بوێت هەم بۆ بازرگانەکان و هەم بۆ خەڵکی سنوورەکەش و هەم بۆ مارکێتەکانیش کە ئێستا لێرە دەبین هاوڵاتیەک لەوانەیە دڵنیان نەبێت لە شێوازی هەم لە دانانەکەی لەوانە بێت گیان لە کاتی فرۆشتنەکەی کە دەگاتە دەست هاوڵاتی شتێکی باش نەبێت. بەڵام ئەوەی کە بۆ ئێمە لێرەوە دەمانەوێت چی بکەین ئەو پشکنینەی کە دەکرێت لێرەوە بکرێت تاقیگەیەکی شا و شایستە بکەینەوە بۆ ساڵی داهاتوو بتوانین ئەو نمونانە ئەو خۆراکانی کە لە ناو بازاڕەکان هەیە کە جێی گومانە کە بۆ نمونە با بڵێم لە ماوەی ڕابردوو نەوێکی ئاوی تەماتە کە دێت ڕەنجی گۆڕاوە ئێمە لەوانە بێ بە شەریکەکە بە جۆرێک قسە دەکات لەسەری پێی وایە تەواوە بەڵام ئێمە بۆی هاوڵاتی بگەین نەقنەعات کە ڕەنگەکە ئایا سوورە یانە زۆر ڕەنگێکی تۆ خەت چۆن بتوانین ئەمە تەواوە بۆ هاوڵاتی ئێرە پێویست بەو نەکابینێرنە سلێمانی یان لەسەر زەیتون یان لەسەر خواردنەکانی تر کە ئێستا زۆر ئەو هاوڵاتیان ئەو نمونانە بۆ ئێمە دێن بۆی پشکنیان بۆ بکەین و بەڕاستی کارمەندی شارەزا بتوانەشمان بەشێکی زۆری بەشەکان ئێستا ئێمە هەمانە بەڵام تۆزێک ئامێر و پێداویستی تەواوی دەوێت بۆ شوێنێکی گونجاوی دەوێت بۆی ئێمەش بتوانین هەم بە حکمی ئەوەی سنووری ئیداری ڕاپەڕینش مەرجێکی بەسەرەوە هەیە ئێمە لێرەوە دەتوانین ئینشاڵڵا بۆ ساڵی داهاتوو دەخێنە پلانێکی تۆکمەی خۆمان بۆی بتوانین ئەم خزمەتە بکەین و لە هەمان کاتیشتی بابەتێکی تریش هەیە لە ئینشاڵڵا هەموو شتەکانی تەواو بووە چاوەڕێ دەکەین بەردی بناغی سنتەری شێرپەنجەی مەمک لە ڕانیەدا بنین بۆی ئەمەش بکەوێتە کارکردن لە ساڵی 2021 و ئینشاڵڵا لە داهاتوودا هاوڵاتیان بتوانن سوودی لێوەربگرن و ئەوانەی کە پێویستیان بەو نەخۆشخانەیە بێ. بەڵێ دکتۆر ئامارێکتان لایە کە ئەم ساڵ چەند تۆن خۆراکی ماوە بەسەرچوو یاخود کوالیتی خراپ هەبووە لە ئەو ناوچێ و ئێوە چاودێریتان کردو یاخود لە ناوتان بردووە؟ ئەگەر ئامارێکی دقیق وەکو ژمارە لەوانەیە لام نەبێت چونکە ئێستامە لەسەر نهایەتی ساڵین لە سەروبەندی ئەوەین کە ئاماری تەواوی شوێنەکان کۆ بکەینەوە بەڕاستی تا ئێستا تەواو نەکە بەڵام ئەوەی ئێستا من ڕۆژانە دەیبینم و بۆمان دێت دەبینین ڕۆژانە 30 تن 60 تن 20 تن دەبینین بەو شێوازە خۆراک دەگیرێت و لە ناو دەبرێت و تێک چووە یانە خۆراک هەیە لە مەرزەوە ڕێگەی پێ نادرێت داخلی هەرێمی کوردستان ببێت بە پێی مواصفاتی عراقی نییە بەڵام لەو ئەوەی بتوانم ژمارەیەکی دقیق ئینشاءڵڵا بۆ چەند ڕۆژی داهاتوو ئێمە تەواوی ئامارە ڕێک دەخەین و بڵاویش دەکەینەوە. بەڵێ زۆر سوپاس دکتۆر دیار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین کە ئەمڕۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو کارمەندانی تەندروستی و هاوڵاتیانی ئەو دەفرەش. بێگومان هەمیشە یاخود کاتێ ئەڵێن کۆرۆناکەم بۆ تۆ یاخود ئامارەکان ڕوولەکەم بوونەوە بیرمان نەچێت قوربانی کارمەندانی تەندروستی یاخود ئەو خزمەتگوزاریە باشەی کارمەندانی تەندروستی لەگەڵدا لەگەڵ پابەندبوونی هاوڵاتیان بۆ هیواین کە ڕۆژێکیش بێ هەواڵ هەر لێرەوە بڵاوکەینەوە بڵێن ئیتر هیچ ئامارێکی کۆرۆنا هیچ توشبوویەکی کۆرۆنا لە ناو هەرێمی کوردستان و کوردستان بەگشتیشدانەوە. ئێستا بابەیەک و گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهۆی شارەکانی کوردستان ببینین.
کە من ئەو پلەی گەرمیا بینم وردە وردە هەر دابەزە هەموو ڕۆژێکە ئێمە ئەیخێنە ڕوو لەکانی گەرما بەو شێوەیە دابەزێت و سەرمان زیاکە ئەو ئەوەی تر سەرمامە بێ لێرەوە چونکە بێگومان سەرما زۆر ناخۆشە و لەگەڵەوەشدا دڵم لای هەموو ئەو کەسانەیە کە شوێنێکی باشیان نییە خۆت ڕۆژانە بۆ کارکردن ئەچنە دەرەوە و تووشی ئەو سەرماسۆڵایە بن بە هیوای پارێزراوی بۆ هەمووان. ئەزانین کە چەند ڕۆژێکە شەپۆلێکی چڕی تەمومش زۆرینەی شارەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە چەنە زۆر جوانە ساڵانە چەند جارێک و حاڵەتە دووبارا بێتەوە و دیمەنێکی جوانی هەیە هاوڵاتیانی ژوێنێتیا چڕێنن چەنوێنەکان زۆر تەڵەختەرەچە بە زۆر جوانە بەڵام بە شوەیەکی گشتیش لە بیری ناکەین کە ئەستەنگی دروستەکە و دروستیشی کردووە و بەهۆی ئەوەی کە مەودای بینین کەمەکاتەوە و کامێرای ڕۆژ باش یاخود بڵین کوردستان 24 لە ڕێگەی هاوکارمان کاروانیارەوە چەند وێنەیەکی ژیانی ئاسایی هاوڵاتیان و کاسبکاران و کارمەندانی هاتوچۆ لەناو ئەو ڕەوشە تەمومژەدا تۆمار کردووە و بۆ ئێوەی دەخێنە ڕوو ئێمەش کە وەک لە وێنەکانیشدا دەرەکەوێت ئاستی بینین زۆر کەم بۆتەوە بەڵام هاوڵاتیان و کاسبکاران سەرقاڵی ژیانی ڕۆژانەی خۆیانن کارەکانیان بەردەوامە و ئەشدان کە سروشتی کوردستان لە هەموو وەرزەکاندا دیمەنی جوان و جیاوازی هەیە و لە هەموو ڕەوشێکیدا سەرنجی مرۆڤ ڕادەکێشێت ڕاستە زۆرجار سەرقاڵی کارکردنین بەڵام لەگەڵەوەشدا گەشوهەوا کە گۆڕانکاری بەسەردادێت ئەوە بۆ خۆی جیاوازیەک لە کاری ڕۆژانەمان دروست دەکات و لەو دووبارە بوونەوەیە دوورمان دەخاتەوە و هەمیشەش هاوکارمان کاروانیارە بێبەشمان ناکات لە بینینی هەر ڕەوشێک یاخود هەر شێوەیەکی کەش و هەوا کە بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستاندا دێت و هەوڵی داوە یەکسەر بیگوێزێتەوە و ئێمەش نیشانی ئێوەی بینەری بدەین و جگەلەوەش هەمیشە باسیێواکەین کە ڕەوشی کەش و هەوا چۆنەوە چ کاریگەریەکێ بێت لەسەر ژیانی ڕۆژانەمان و چێژبینین لەگەڵ ئەو گۆڕانکاریانە ئەوە ئەکات کە ڕۆژێکی جیاوازمان پێ بدات و کارەکانی ئەو ڕۆژەمان بە جیاوازتر بەڕێ بکەین. هەر ئەو ڕەوش یاخود بڵین هەر ئەو جیاوازیە کەش و هەوایە یاخود ئەو بوونی وەرزە جیاوازەکانە لە هەموو کوردستان بە گشتی و ئەم ناوچەی ئێمە واکات کە زۆر جار باڵندەکان بیکەنە میوانیان یاخود بیکەنە شوێنی نیشتنەوەیان کە باسێواکەین نیشتنەوەی فلامینگۆ لە پارکی ملی لە شاری ئیدر سەر بە پارێزگای ئاگری باکووری کوردستان لەوێەوە بۆتە جێگی سەرنجی خەڵکی ئەو ناوچەیە فلامینگۆ بخۆی باڵندێکی زۆر سەرنج ڕاکێشە و زۆریش دەگمەنن بەڵام کاتێک کە ڕوو ئەکەنە شوێنێک ئەوە بۆ تۆمارکردنی وێنەی ئەو باڵندانە خەڵکێکی زۆر ئەچێت جگەلەوە لایانی پەیوەندیدار سێرچی لەسەرکات یاخود توێژینەوەیان لەسەرەکەن هۆکارەکەی چییە کە بینینی ئەو فلامینگوێ لەو پارکە لەلایەن شارەزانی بواری باڵندەناسیەوە بە گرنگ ناوبراوە و پێشیان وایە لە باری کەش و هەوا و ژینگەی ناوچەکەوای کردووە میوانداری چەندین جۆری باڵندەی جیاوازکەن ئێمەش ئێوە بێبەش ناکەین بە یەکەوە سەیری ئەو فلامینگۆیاکەین بزانین چۆن هاتۆتە ئەو ناوچەیە. باڵندەی فلامینگۆیە بێترس و بە ئاسوودەی لە ناو ژینگەی پارکی میلی چیای ئاگری جوڵە دەکات و دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی بەخشیوە بە ناوچەکە. جوانی سروشتی ئیدری باکووری کوردستان هێندە ڕەنگە و ڕەنگ و جوانە و کەش و هەواکەی لەبارەکە باڵندە کۆچەریەکان و چەندین جۆری باڵندەی جیاوازی لە خۆکۆ کردوتەوە. شارەزایانی بواری باڵندە ناسیش هاتنی ئەو باڵندانە لە ڕووی زانستی باڵندە ناسیەوە بە گرنگ دەزانن. تۆمارکردنی دیمەنی و باڵندانەی دێنە ناوچەکەمان بە تایبەت فلامینگۆکان کە بە فلامینگۆی گەورە ناسراون هەنگاوێکی گرینگە بە شێوەیەکی سروشتیش ئەو شوێنانەی ئەو جۆرە باڵندانەی تێدا دەبینرێت و دەژین دیارن لە جیهاندا بەڵام بینینیان لێرە بۆ یەکەم جارە و ئێمەش لێکۆڵینەوەمان دەست پێ کردووە. فلامینگۆ باڵندێکی قاچ و ملباریکە و جوانی کەنار دەریاکانی ئەوروپایە. نیشتیمانی دەکەوێتە باشووری کەنارەکانی دوورگەی کاریبی لە ئەوروپا. ئەم باڵندەیە ژمارەیەکی کەمیان ماوە لە جیهاندا. حەز بە گەرما و ئاو دەکەن و ڕووەک دەخۆن.
بینینی ئەم باڵندانەش لە باکووری کوردستان بۆ تەجێی سەرنجی گەشتیاران و شارەزایانی بواری زانستی باڵندە خەڵکی بۆ بینینیان ماوەیەکی دوور دەبڕن. شاری ئیدری باکووری کوردستان کەوتووەتە نێوان سنوورەکانی ئێران و ئەرمینیا بەهۆی بوونی ژینگەیەکی لەبارە و چەندین ڕووەکی سروشتی و چوار وەرزە بووەتە جێگەیەکی ناوازە بۆ میوانداریکردنی چەندین جۆری باڵندە لە چەندین ناوچەی جیاوازی جیهانەوە. ئێستاش با بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرمی کوردستان ببینین زین چ گۆڕانکاریکی بەسەرداهاتوە بە تایبەت بەهای دۆلار کە $100 ئەمریکی بەرامبەر بە 134,000 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 155,000 دیناری عێراقیە و هەروەها 100 پاوەندی بەریتانیش 170,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 16,300 دیناری عێراقیە 100,000 تومانی ئێرانیش 5,200 دیناری عێراقیش بەرزبوونەوەیەکی تەواوی بەخۆیەوە بینیوە. جگە لەمانە نرخی زێر کە مسقالێک زێری عیار 24 384,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 21 335,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری عیار 18 288,000 دیناری عێراقیە. بێگومان بەهای دۆلار بەرزبوونەوەیەکی تەواوی بەخۆیەوە بینیوە ئەوەش هۆکارەکەی ئەگەڕێتەوە باز لەوە دەکرێت کە وەزیری دارایی عێراق باسەوەی کردووە کە پێدەچێت ماوەیەک بخانێت تا 145,000 دیناری عێراقیش بڕوات نرخی $100 بۆ هۆی کە تا ئێستا پرۆژە یاسای بودجەی 2020 پەسەند نەکراوە و بڕیارە ئەمڕۆژ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبێتەوە و بڕیاری پەسەندکردنی بدات هەرچەندە وەزیری دارایی عێراق ئاماژەی بۆش کردووە کە لەم دۆخەی ئێستادا سوودی بۆ عێراق دەبێت بەرزبوونەوەی ئەو ڕێژە زۆرەی بەهای دراو تا ئەو کاتەی بودجە ڕێک دەخرێت و بەسەند دەکرێت. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یەکێک لە ڕێکارەکانی خۆپارێزی لەو پەتایە بەستنی دەمامک بوو. یەکسەر هەروتان ڤایرۆسی کۆرۆنا هەیە هەموو کەس ئاگدار کرایەوە تا دەمامک بەستێ بۆ ئێستا بە چەندین دیزاین چەندین شێوازی جیاواز ئەو پێداویستە خۆپارێزیە دروستەکرێت بەڵام لە بەریتانیا لەگەڵ نزیکبوونەوەی ئاهەنگەکانی سەری ساڵی نێو کرسمس یەکسەر دیزاینەکان تایبەت کرد بەو بۆنەیە دەمامکەکان بە چەندین ڕنگ دروست دەکرێن و بە دەمامکی تایبەت بە سەری ساڵ دەبینرێن و جیاواز دەکرێن بۆی ئەمەش وەک هاندانێکە هاوڵاتیان لەو بۆنانشدا دەمامک بەکاربێنن با ببینیم زین لە بەریتانیا سەر دەمامکەکانیان چ ڕەنگە. ئیسال جژنا کریسمسێژە ساڵێنبووری جودایە. دیارiyên cejnê hema rengin lê di serdema Koronada da maskên xemlandî jî dibine diyarî. Lê vê firoşgeha li Londonê dîzayner maskên bi xemla Krîsmisê drûstkirine û weke diyarî têne firotin. Di destpêka belebûna petayê de gelek bijardeyên maskan nebûn lê niha dahênan di staylên maskan de drûst bûye. باوەرم گۆگەلێکی هەسانە ئەف پارچەژی لەسەر دیاریا کریسمسێ بێزێ دەکردن لەوما ئەم خەلکێ هانددن گۆ پشتەوانیا کۆمپانیên لۆکال بکەن مەهەزار دیزاینەر هەنە هەشتێ و یەک شوان ماسکên تایبەت بخوا دروستکردنە. Yek jê dîzayneran dixwaze peyameke bigihîne ew jî dûbare bikaranîna caw û kincên kevin ku li ber destin. Mirov jî pêdaçûnê di edetên kirînê de bike. Mijara dîzaynên Riley, jinên bihêz weke Joan d'Arc, Cleopatra û Elizabethayeke bîn. ماسکên yek carê têne bikaranîn ji herîna, ji xelkê û hesareyê re û di deryayê de têne avêtin. Lewma mirov dikare qemîsekê xwe yê kevin û hin têlikan bikar bîne û bi destê xwe çê bike. Pêwîstî bi makîneya dirûtinê jî nîne. Ev derfeteke em fêr bibin. Tiştan li malê drûst bikin, her wiha nûjen bikin. Li gor lêgerînan zêdetirî 22 li ser sedî ji xelkê Brîtanyayê dixwazin maskan weke diyarê di roja Krîsmisê de ji dost û kes û karên xwe re pêşkêş bikin. Îva Umar, Kurdistan 24. وردە وردە نزیکە بینەوە لە
کۆتایی ئەم ساڵە بێگومان بڕواناکەم کەسێک هەبێت لە جیهاندا کە حەز نەکات زوو ساڵی 2020 تێپەڕێنێت بۆ ئەوی کە هەموو ئەو نەهامەتیانی لە 2020 بەسەر جیهاندا هات بەهۆی ڤایرۆسەکەەوە لەبیر بکەین و بۆ ساڵی نوێ ئامادەکاری بکەین هەر بۆیە چەند ڕۆژێکی کەمی ماوە تا بزانین کە ساڵی ئایندا ئینشاءڵڵا بە هیوایەکی زۆر و بەهێزێکی زۆر و بەرەو ڕوویەوە بڕۆین بۆیە هەر سەبارەت بە سەری ساڵ و ڕنگ و دیزاین و جوانکاریەکانیش ئامادەکاری ئەکرێ جگەلەوە کۆمپانیای پنتۆن کە تایبەتە بە دەست نیشانکردنی ڕەنگی ساڵ کە لە شاری کارلستاتی نیوجەرسی ئەمریکایە لە ساڵی 2000ەوە لە کۆتایی هەموو ساڵێک ئەم کۆمپانیایە دەست بە دەستنیشانکردنی ڕەنگی ساڵ دەکات و بۆ ساڵی 2020ش کۆمپانیاکە ڕەنگی زەرد و ڕەساسی وەک ڕەنگی ساڵ دەستنیشان کردووە دوو ڕەنگی زۆر زۆر جوانە دەستنیشانکردنی ڕەنگەکان بۆ هەر ساڵێک بێگومان پەیام و ئامانجێکی تایبەتی لە گەڵ خۆیە هێنێ بۆیە بڕیارەکانی ئەم کۆمپانیان لەسەر ڕەنگی ساڵ لەلایەن دیزاینەرە بەناوبانگەکانی جلوبەرگی جیهانیەوە پەیڕەوەکرێن دوایەوەی کە توێژینەوە یاخود لێکۆڵنەوەی لەسەرەکرێ و ئامانجی ئەم کۆمپانیایش کە لە دەستنیشانکردنی هەردوو ڕەنگی زەرد و ڕەساسی بۆ ساڵی نوێ بەخشینی پەیامێکە یاخود بڵین پەیامێکی بەهێز و هیوا بۆ خەڵکی جیهان ڕەنگی زەردیان وەک هێز و هیوا یاخود ڕەنگی زەرد و ڕەساسی بەیەکەوە تا جیهان بزانن کە ئێمە بەهێزین و هیوامان بەدە هاتوو ئایندێکی باشترە بێت بۆیە ئەو دوو ڕەنگیان وەکو ڕەنگی ساڵ دیاری کردووە زرد و ڕەساسی هەر باشە دوو ڕەنگی زۆر جوان و ڕێککەوتوشن بەیەکەوە بە تایبەت بۆ ڕێخستنی جلوبەرگی ڕۆژانەمان دوو ڕەنگی زۆر تایبەت و جوانن دوای 30 ساڵ مستەر بین دەگەڕێتەوە ئەو کارکتەرەی کە لای هەمومان ئاشنایە دوای 30 ساڵ لە پەخشکردنی زنجیرەکەی زنجیرەی بەناوبانگی مستەر بین کە مستەر بین لە جیهانی کۆمیدیای جیهان کۆمیدیادا بوو و ئێمە بە مستەر بین ئەمان ناسی ئەو کارکتەرەکە لە ساڵی داهاتوودا بە ناوی The Mr. Bean Like Man VSB پەخش دەکرێت زنجیرێکی نوێی لێ دروست دەکرێت ڕۆوان ناتکنسن کە ئەکتەری سەرەکی زنجیرەی کۆمیدیاکەیە ئێمە هەمیشە بە مستەر بین ناویمان بیستووە هاوکات یەکێکە لە نووسەرانی زنجیرەکەش خۆی بەشداری کردووە لە نووسینەوەی دەقەکانیدا کە لە 10 ئەڵلقەی تەواودا چیرۆکەکە داڕێژراوە و دەخرێتە ڕوو ئەم کۆمپانیایی کاری بەرهەمهێنانی فیلمەکە ئەکات ئاماژە بۆ ئەکات کە ئەکتەری بەناوبانگی بواری کۆمیدیا ڕۆوان ناتکنسن لەم زنجیرەیەدا ڕۆڵێکی نوێ دەگەڕێت کە پیاوێکە چۆن لە ناو کۆشکێکی گەورەدا خۆی لە جەنگدا دەمێنێتەوە بەڵام لەگەڵ هەنگێکدا زین لەگەڵم هەنگەدا ئێسەچیەکە ئەوە بەرپرسانی کۆمپانیای بەرهەمێنەرەکە وردەکاری زیاتریان نەخسۆتە ڕوو وەک ڕاگەاندن وردەکاری زیاتر بۆ کاتێکی دیکە دواخەن بۆی کە بینەر خۆی بیبینێ و چێژی لێ بینێ مستەر بین یەکێکە لە ئەکتەرە بەناوبانگەکانی جیهان لە بواری کۆمیدیا کە تەنیا بە زمانی جەستە و بە شێوەیەکی کۆمیدیا چیرۆکەکانی دەخاتە ڕوو جگەلەوەی چەندین فیلم و کاری دیکەی هەیە فیلمی هۆلیوودی هەیە بەڵام ئەو ماوەی 30 ساڵێک ئەبێ دابراوە لەو زنجیرەیە کە هەموو جیهان ئەیناسی بەناوی مستەر بینەوە ئەمەش چاوەڕێیەکەین بزانین ئەو زنجیرەیە چۆنە بێ و ئەم جارە سەرکێشەکانی مستەر بین لەگەڵ هەنگێک دەبێت بابەتێکی دیکەمان هەیە هەمیشە باسیواکەین کە کارە سات وەڕوودا و سروشتەکان بە دوای خۆیاندا کاولکاری وێرانیە هێنن ئەو شوێنانە بە تایبەت خاپورەکان و بە تایبەت بوومەلەرزە یاخود لافاو کە لە ئەنجامی ئەو لافاوە بەهێزی کە لە ناوچی شاخەوەکانی ئۆکرانیا هەژاند ڕووبارەکانی خۆڵ و خاشاکی زۆریان تێدا کۆبۆتەوە کە پیسبوونی ژینگە بۆتە یەکێک لە گرفتەکانی ئەو وڵاتە و ئەو خۆڵ و خاشاکەی کە زیانەکانی لە لافاوەکە زیاتر نەبێت ئەو هێناوێتی لەگەڵ خۆیەوە بێگومان کەمتر نابێت و مەزەندە ناکرێت چەندێک زۆرە با ببینین زین ئەو لافاوە چ زەرەر و زیانێکی بەو ناوچەیە گەیاندووە. ڕووباری بۆرژوا کە لە چیاکانی کارپاتی ئۆکرانیاوە دێتە خوارەوە دیمەنێکی ناوازە و جوان و سروشتی هەبوو لە ناوچەی زەکاپارتیا کە
کە ئەو ناوچەی نەخشاند بوو. ئێستا بەهۆی لافاوەوە زۆر شێواوە بەهۆی ئەو خاشاک و زبڵەی کە تێیدا کۆبۆتەوە کە لەو ڕووبارە جوان و سەرنجڕاکێشەی جاران ناچێت. کەناراوی ئەم ڕووبارە لە ساڵانی پێشتر بۆ پشووی هەفتە زۆر قرەباڵغ بوو، جێگایەکی گەشت و گوزاری بوو، بەڵام ئێستا وەک دەبینین تەنیا زبڵ و خاشاکی لێکۆ بووتەوە. خەڵک لەم ڕووبارە مەلەوانی دەکرد، کاتی خۆشیان بەسەر دەبێت، بەڵام ئێستا ناتوانن ئەوە بکەن. چالاکوانانی بواری ژینگە ئاماژە بۆ دەکەن بەهۆی ئەم لافاوە کە چەند ساڵێکی بەسەردا تێپەڕ بووە هێشتا ئاوی ڕووبارەکە لە زبڵ و پاشماوەی وەک شوشە و پلاستیک و ئەو ماددانەی کە زیان بەخشن و لە ئاوەکە ماونەتەوە بێ ئەوەی کارێک بۆ لابردن و خاوێنکردنی ئەم ڕووبارە بکرێت ڕۆژ لە دوای ڕۆژ وا دەکات ئاوی ڕووبارەکە پیستر ببێت و تەنانەت ئێستا خەڵکیش خۆڵ و خاشاکی خۆیان فڕێدەدەنە ڕووبارەکە کە ئەمە کارەساتێکی مەترسیدارە بۆ سەر ژینگە. بەڕاستی دەبێت بە زووترین کات ڕێگە چارێک بدۆزیتەوە بۆ یەکێک لە سەرەکیترین ئەو هۆکارانەی کە ئەم هەموو زبڵ و خاشاکەی کۆبووەتەوە و ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات. کۆبوونەوەی ئەو درەختە شکاوە گەورانە لە ناو ئاوی ڕووبارەکە بۆتە هۆی وەستاندنی زبڵ و خاشاکەکان لە ناو ڕووبارەکە. ئەمە تەنیا نەبووتە کێشا بۆ ژینگەی ئۆکرانیا، بەڵکو ئاوی ئەو ڕووبارە دەڕژێتە ڕووباری تیزا لە هەنگاریا و کێشەی پیسبوونی ژینگەش بۆ ئەو وڵاتە بە هەمان شێوە دێتە ئاراوە. هەر ئەمەش بۆتە هۆکار بۆ ئەوەی ژینگە پارێزان نیگەران بن بە پیسبوونی ژینگە لە هەر وڵاتێکی جیهان بێت. چونکە دوجار گۆی زەوی ماڵی هەمومانە و تێکچوونی کۆڵەکەی ماڵێکیش مەترسیە بۆ هەموو دیوار و بەشەکانی دیکەی ماڵەکە. هەمیشە کوردستانمان پارێزراو بێ لەو ڕووداوە سروشتیانە و لەو نەهامەتیانی کە بە دوای خۆی داهێنێ. بێگومان ئەو خواردنانی کە ڕۆژانەی خۆین ئێمە ئەبێ بزانین تا چەند سوودی هەیە و بە چ ڕێژەیەک بیخۆین و کام جۆریشیان بخۆین. بە تایبەت برنج کە خواردنی سەرەکی هەموو ماڵ و سفرە و خوانێکیشە. چونکە برنج شەکری خوێن بەرزەکاتەوە بەپێی توێژنەوەی کە لەلایەن زانکۆی هارفارد ئەنجام درراوە دەرکەوتووە کە برنجی سپی هەمان کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ هەیە و ئەبێتە هۆی بەرزبوونەوەی شەکری خوێن یاخود بڵین زەرری هەیە گەر زۆری بخۆی، هەروەها مەترسی جۆری دووەمی شەکرە زیاد دەکات. هەر بەپێی ئەنجامی توێژینەوەکەش مەترسی برنجی قاوەیی بەراورد بە برنجەکانی دیکە کاریگەری کەمترە. گاپسپۆران ئامۆژگاری هاوڵاتیانەکەن ڕێژەی خواردنی برنج کەم بکەنەوە. یاخود ئێمە بەو هۆی کە زۆرترین کات برنجە خۆین و هەمیشە بڵین پاشای سەرسفرەکانمانە ئەتوانین بە شێوەیەکی وا بەکاری بێنین یاخود بیخۆین کە زۆرترین نیشاستەکەی لێ بگرین کە بە شێوەی پەردە پڵاو بیخۆین ئەوە زیانەکانی کەمترە بێتەوە و دوورکەوتنەوەش لێ کەمکردنەوەی زۆر باشترە و ئەبینە خاوەنی تەندروستی و جەستەیەکی ڕەتیش بۆ هیوان هەمیشە سفرە و خوانی هەموو ماڵەکانی کوردستان ئاوەدان و بەخێر و بەرەکەت بێت. بەم جۆرەش هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش. هەتا سبەی هەر شاد بن ماڵەوە.